10 ساڵە هەڵەبجەیەکان چاوەڕێن سەوزایی لەم پارکەدا ببینرێت نەک سەوزایی تێدانیا بەڵکو بە تەواوەتی پشتگوێ خراوە و پێناچێت بەم زوانەش سەوز بکرێت بێجگە لەم پارکە دەیان پارکی دیکەی هاوشێوە هەن کە تەرخان و ئامادەکراون بۆ ئەوەی دار و درەختی تێدا بنێژرێت تا ئێستاش هیچیان بۆ نەکراوە بەهۆی زۆربوونی دانیشتوان و ژمارەی خانوەکانەوە ڕێژەی سەوزایی لەم شارەدا کەمی کردووە و بەپێی داتاکان ڕێژەکە نزیکە لە سەدا 12 و شارەوانیش بە هەمان شێوە ئێسم پێم وایە کەمێک ئیمکانەتیان زیاتر بۆ هیوادارین پارکەکان ئاوەدان بکەنەوە خزمەتگوزاری زیاتر بگەین بە پارکەکان و ڕێژە و سەوزایی زیاتر بکەن و ڕێگر بن لەوەی کە هاوڵاتیان تەجاوزەکەنە سەر شوێنە گشتیەکان و پارکەکانەکەن بە شوێنی سەکەنی و خانوو و هەروەها ڕێگر بن لەو خاوەن باخانەی کە کاتی خۆی بە دەستماچکردن و تەکلیف و تەکلیفکاری لەبەر خاتی هەڵەبجە و خوێنی شەهیدان ئەو باخانەی کە تەجاوز کردو لەسەر سنووری شارەزای کردش بەڵام ئێستا ناکری ئەوان خۆیان سەبەبی بڕینەوەی باخەکانیان بن و ڕێژەی سەوزایی شارەکە تێک بدەن و ببنە لەبەرەوەی ئەیکەن بە خان و ئەیکەن بە شوێنی بازرگانی و تجاری ئەمانە نەئەبێ ڕێگریان لێ بکرێت. لە ماوەی ڕابردوودا پێشبڕکەی سەوزترین باخچە لە هەڵەبجە ئەنجامدرا بۆ هەندانی هاوڵاتیان لە پاراستنی ژینگە و سەوزکردنی شارەکە. سەرۆکی شارەوانی ئاماژە بەوە دەکات لە ئێستادا بەهۆی قەیرانی داراییەوە ناتوانین ڕێژەی سەوزایی زیاد بکەین. بەداخەوە ئێمە درەختێکمان هەبوو لە باخچەیەکی گەڕێکی مامۆستایان درەختەکە تەمەنی نزیکەی 15-20 ساڵە بوو بەداخەوە هاوڵاتیان ئەو درەختیان سووتاندە بوو ئەمەش کاری ئەگەڕێتەوە بۆەوەی کە ئێمە وەک پێویست کارمەندمانێ وەک پێویست چاودێرمانێ باخەوانمانێ بتوانین بە شێوەیەکی بەردەوام لە باخچەکانە بنچکە بۆ خۆت ئەزانی ئەو باخچانە پێویستە 24 سعات یعنی بە شەفتات کارمەندی لێبێت بەداخەوە ئێمە باخچەی وامان هەیە هەر کەسی لێ نییە یعنی هەر چاودێری لێ نییە تەنها ئەوەیە هەفتەی جارێک دوو جار بتوانین ئاوی بدێرین یاخۆنەی دێرین ئەو باخچانش کە هەمانە بۆ خۆت ئەزانی بەهۆی قەیرانی دارایە و نەبوونی موچە و پەتای نەخۆشی کۆرۆنا و نەبوونی دەوام و درەختی 1 ساڵ خزمەتی مەکە یەک فترێکە خزمەتی مەکە درەختەکە لە ناو ئەچێت. بەشێک لە باخچە و پارکەکانی ناوشار بەهۆی بێخزمەتی و کەمی کاربەند کاریگەری لەسەر کەمی ڕێژەی سەوزایی پارکەکان هەیە باخەوانێکیش باس لە کەم تەرخەمی لایەنی پەیوەندیدار دەکات و پێی وایە دەبێت ئاوڕی جددی لە پارکەکانی شار بدرێتەوە. تقریبا چەند ساڵ هەیە خۆ هەموو چیمەنەکە بە ساڵانە خۆلی بینی تازە کردو ئێستا ئەم چیمەنە خەڵکی خەسارە بە چیمەنەکە ئەگە خۆڵێکی بۆ بینی خۆڵکی ڕەشی جوانی بۆ بینی وەکو ساڵی ڕابردوو وەکو ساڵی پێشوو جوانترە بێتەوە ئەگە خۆڵی ڕەشی بۆ بینی سەما ئەمە خۆڵەکانی هەر خۆیەتی کوتراوەتەوە چیمەنەکە زیاو ناکە بەتر ئەگە داواکەین بەلعمان بۆ بێن مەسەن سۆدەمان بۆ بێن ئەو دا قفڵاکەین بۆمان بێن ئاوە بەس داواکەین هەڵە بوجێ نییە پارە نییە ئارە وڵات مش ڕۆژانە ڕۆژناڕۆژێتم لێرە بە خۆمیشی خۆمەکەم ئاوێ دەرم بە درەخت هەڵە پاشم پاکی یەکەمەوە درەخت ئەبڕین تە ساڵانە. هەرچەندە بەپێی ڕووپێوی شارەوانی لە سنووری پارێزگای هەڵەبجە 45 پارک هەیە کە ڕووبەرەکەی نزیکەی 11 کیلۆمەتر پێک دێنێت بەشێکی زۆری ئەو ڕێژەیە باخەکانی هەڵەبجە پێک دێنێت کە لە سەنتەری شارەکەدان و شارەوانی بە سەوزایی خۆی ڕووپێوی و هەژماری کردوون لەگەڵ ئەوەشدا بەهۆی ئاونەدان و بێخزمەتی درەختەکانی لە مەترسی وشک بووندان. شادی ئەمین، شارپرێس، هەڵەبجە.